سلااوەڕێ ساوڕێیان چۆن دێنە دوو پەیمانم پێتان دەدەمەوێت لێرە بە کورتی لە بڕین و سین باز بکەم هەم لە کات لە ئێمە دەگەڕێتەوە هەمیش هاوڕێیان بزارن بە شیلۆندەیە بە تێکست فەیسبوک زۆر و ئاسانی دەتوان شکایەتمان من تەرجمەی دەکاتم دەرجیژێن و ئەگە هە خەلەلێک شکایەتێکمان لێ دەکری کاتێک بەڵام بە ڤیدیۆ قسە قورسە بووە بزایدن ئەو کەیسانە هاوڕێنێمە وەکو تێڤەیەکمان لێ هاتیە تێڤەیەکی ئۆپۆزسیۆن خەڵک دێ زانیاری گرنگ و هەستیار دەدەرێ هیچ شوێنێک نییە بڵاو بکەمەوە مەجبوری نەگەنام بۆ خۆم بەڕاستی حەزم لێ نییە بپەڕمە سەر هەموو کەیسێک بەڵام ئێمە خەڵکانێکی ڕەخنەگری جددی ئەو دەسەڵاتەنیان ئۆپۆزسیۆنین ئەیتر ئەوی بێت لەسەر ئەو دەسەڵاتە بە خەڵک ڕادەگەین و کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە هاوڕێیان دوو کەیس دوێنێ چالاکوانی بادینان مەکەی ئەمەدی باز لەوەی کردوایەک دوو کاتژمێر لە ڕوودانی شتەکە گوتی هێزێکی گەورەی مەسعود بارزانی هێزێک چتە سەر یەکێک لە شوێنە استراتیجیەکانی نێچیر لە دەڤەری بارزان لە ئەوەی ڕێزان ئەوەی ڕووباریان قەپات کردیا کە پێی گوترە هوتێلێکە هوتێلە عێراقی وات لە دەڤەری بارزان و نزیک دەرێن دەدەقە چارێکی وەسیارە لە بۆ گۆڕی مەلا مستەفای دوورە و ئەو کات نزیک بەرامبەر گۆڕی شێخ ئەحمەدی بارزانیە کە وەکو شێخی تەریقەتی ئەوەیە ئیتر هەموو شتێکی لێکرایە تاکە شوێنیشە دەڵێن کە ئەوە بووە بەبێ عەقڵ زەواج کچ و کوڕچوونە و ستیان و شکایەت کراوی تر گوایە مەسعود تووڕە بووە لە سەحندەیە بەڵام ئەوە دیوە شتی ها ئەوە دیوەش چکۆگە مەسعود بارزانی ڕاز دەکا و دژی دیسکۆ مەل هەیە خۆ زۆربەی برازا و کەسە نزیکەکانی خۆی لە هەولێر و کوردستان خاوەن مەلها و لەژێر سیستەمی حکومڕانی خۆیتە ئەو شتە لە هەولێری دهۆک بەڕێوە دەستێگەس خۆ سلێمانی دەرەقەت نایوەت خۆ لە هەولێر دەرەقەت دەی بە دەیان دیسکۆ و مەلها و پێشان گوتمان دوێنێش باسمان کرد یەک گوندی لوبنانی هەوێسە زۆربەی هەولێر و دهۆکیان بەرەو گوندی لوبنانی کردیە پڕی لەش فرۆش دەینن بوویتە شێوەیەک لە شێوەکانی بزنسی هیچ سڵ ناکەنەوە بۆیە ئەوە هەم دوو ڕۆوی دەبڵ مۆڕاڵی مەسعود پیشاندا ئەگەر تیلۆ بارزان پێت ناخۆشە تیلۆ لە هەولێرە پێت ناخۆش نییە لۆ دهۆچێت پێ ناخۆش نییە ئەگەر دژی ئەو دیاردە قێزەوەنەی وەکو حکومڕانیش کە ئەوە بەڕاستی لەگە لە ئەوروپاشتی وا قێزەوە نییە ینی لە هیچ و لە ئەوروپا ئەو شتانەش لە ئەندێ وڵاتەیە لە هەموو وڵاتێک نییە بۆ زانیاریتان یعنی فەعز دەکرێن بۆ ماوەمە ئەوە زەریبەیان لێ وەردەگیرێ و لە شوێنشی محەدەدن نەک بەو بەڕەڵایی و ئەوەی ئێستا لە کوردستان دەکرێت کارەساتە بڕوا بکەن چەند ساڵی داهاتوو دەهەندە کارەسات دەبیتەوە بۆیە ئەگەر مەسعود بارزانی پێت ناخۆشە بارزان و هەولێر نابی لە چاویتی فەرقیەبی ئەگە جیاوازیشەکە کەواتە تو کابرایکی ڕاسیزم و شارچێتی و تەبەقەی خۆتان وەکو ئەغریقەکان پێ تەبەقەیەکی بەرزە و خەڵکیشتان پێت عەبد و کۆلەیە فعلەنیش وایە لای من وایە بەڵام ئێمە ئەو پرسیارە دەکەین ئەگەر تو دژیلۆ نایی بە سیستەم ئەو شتانە هەمووی هەڵبۆشێنیەوە و بوار نەدەی هەر یەکێک بێ ئێسنا ئەگەر وای لۆ لەنەوەکانی خۆت دەڵێی ڕێگری ناکە کە هیچتر کچ و کوڕی کچی کورد بە های لای بۆ خۆشەکانی خۆیان بەکارنێنن بە هەرچی پیرۆزی هەیە دوو لە ناوەکانی بارزانی بە قومار شەو قماریان کردی لە سێشێک لەو ژنە دیارانەی کە لە ناو سوسیال میدیای کوردی لە 2000ەکان زۆر دیار باشە چێ بدۆڕێنی نەستەکردنی دەیان کچی کوردیان برتە ئەو وڵاتانەی ئەوروپا و ئەوانە و چیان حەز لێبی لە ئەوە دەیبن باشەوەی فەساد دەکە خۆ نەوەی تووە نەوەی تاڵەبانیان نەوەی کۆسرەتان نەوەی حزبەکانن و ئێوە لە ڕووی قانونی و ئەخلاقیش بەشدارن بۆیە ئەوە دیوەشتی ئەو دوو ڕوویە پیشان مەدە ئەگە دەژیکەوەی عەرەبان مەکە کەس لە بۆنیۆ کوردیش ماڵە مەسیفیەکان هاوڕێ من دەمەیەکش بێم خەبەرەکەم لە ئەوەی مەسیف لادا بڕوا بکە لەسەر ئەوەی ئەندازیارێک بنە ماڵەکەی لە مەسیف دادنیشن چەندی کەس پێێنی پێگوم وتی ئەگەر هەیە دەربکرێنە مەسیف لەسەر ئەو خەبەرەی تو تۆ وەرە بنەماڵە و ڕەسەنی کەرکوو مەسیفن
یعنی ئەگەر هەیە دەربکرێتی خەبەرێکدار ڕژرایە و کەس نابی لە مەسیف بچینیشتە جێبی و کەس نابی بستە سەری ڕەش بە سەردانیش بە فازڵ میرانی سیارێک لە پێش دەیبا و ئەوز دەهینتەوە جگە لە پایتەختەکەی دۆڕێ کەسی بە کوردستانی پڕی عەرەب کردیە ئەو دووڕوویەت چییە مەسعود بارزانی یعنی لە بۆمەدەی ئەگەر مەسەلە ئینسانیەتە باشە لۆ دەڤەرەکەی خوشت ڕێنادەی 500 عائیلەی عەرەب لێی بنیشی لۆ بزێلی باو واپیرانی مەت پڕ کردیە لە هەموونەوە مەخلووقەتی بزنس باسی داعشی زەردەکان هەولێر ئەوە وێران کرد یعنی کەلتوری هەولێریەکان بەرەو توانەوە دەڕوا لە ناو هەولێریەکان کەمینەن دۆچەکان کەمینەن ئەوە خاڵێک لە خاڵەکان خاڵی دۆم هەڕێنەوەی ئێمە بزانین ئەوە بە شەڕی لە شەڕی ئابووری ببورن ئیداری پۆست و شەڕی لاوازکردنی نێچیر بەرەو شەڕی اقتصاد ڕۆی ئەوەیە خاڵە سەرچەکەی کە ئەوە گورزی ئابووری وە دەوڵەمەند و بزنس و بەرپرسەکان بڕوا بکە دەوڵەتیش تەنیا بە زەربەی اقتصادی دەکەوێت هەر بۆیە ئابووڵەقەی ئابووریەکێک لە سزای هەرێ گەورەکانە لە بڕی جەنگ یعنی شەڕی ساردە شەڕی ساردی ماڵی مەسعود بارزانی لەگەر نێچیروان بارزانی گەیشتە شەڕی ئابووری تەقیەوەش و ئەوە کەشی دێتە دوێ ڕەنگە کاگمەکی دەڵێم جمعە زیاتر باز دەکەم ڕۆژی هەینی بە بادینی ئەوی بۆ خۆی دەتوانی ژێ لێ ڕابگری ئەگەر گرنگ بۆ بە تەرجمەی سۆرانی دەکەنی وەری بە سۆرانی ئەوە تەحەولە و ململانەی ماڵی بارزانی نێوان خۆیان لەو پەڕ ئەوەیە بڕوا بکەن یعنی تا ئاسی ئەوەی گەیشتە سەر ئەوەی تەسەوەر کە من دوو نمونەتان لەو باز دەکەم لێرە یەک کە خوشی نووسەر و ئۆپۆزیسیۆنی بارزانیەکان و ئامۆزای مەسعود بارزانی ئەیوب بارزانی کۆچی دوایی کرد نەفیسە سێەم کەسیتی تاوان فەقیرەی ئەو لەبەرەوەی کەسێکی ئۆپۆزیسیۆنە مەمنوع بستەوە کوردستان خوشی برای خێزانیشی بە زۆر ئەم لێ بردەوە مەسعود بارزانی هەر بۆ زانیتان ئەلبومەکانیشی بردبوو ئەلبوم وێنەکانیشی لێ بردبوون پێ ئەو زانیاریانەی بەدەست ئێمەدا ینی با ئەوە کرا لەوێن دەرسێ گروپ بوونە گروپی ماڵی مەسعود بارزانی نیهاد و کوڕەکانی هەندێک لەنەوەی شێخ ئەحمەد بارزانی و هەندێک لە کوڕەکانی لوقمان و سابیری گوتیان بە سیروان بارزانی چوو بۆ کنیان ئەگەنا سێ گروپ بوون کەسیشان تێکرد کەس نەبوو بەس سیروان بارزانی وە لەگە گروپی ماڵی مەسعودی کۆنتاکتیە بووە لە تازەی ژنانیشە ناوە خۆیان کێشیانەوە دروست بووە بۆ زانیاریتان کێشیانەوە دروست بە گروپەک دەرچوونە لە ناوە ینی ئەوانی ژۆک بوونە ماڵی سەدام ئەمە بیرتانە تەکنەلۆژیانە بۆ هەمومان جێمالەوە دەبدایان گوت ماڵی عەلی حەسەن مەجید و ماڵی عەدنان خێرۆڵڵا و ساجدە و لەگەر عەلی حەسەن مەجید و ئامۆزاکانی براکانی کێشە هەیە زۆرە لەو سەردەمەی کە ئەوە تەلەفۆنەکە زانیاری دێ هاوڕێیان ئەوە خاڵی سەرچە کە کێشەکانی بنە ماڵی بارزانی دەتەوە ئێستا شەڕی مەسعود و نێچیر ڕوبەڕوە و نێچیر وەزعی زۆر خراپە تەنیا ئەوەیە قزم و کەسوکارەکان زۆربەی متەعاتفن لە بارزان لەگەڵ وی زیاتر لەبەر یەک شتیشەها بەشی زۆری ماڵی مەسعود بارزانی اقتصادیەنی لە زۆربەی خزم و کەسوکارەکانی خۆیان وەرگرتیتەوە و لە نێچیریش وە بڕە وەردەگرنەوە لە هەر هەموو وەردەگرنەوە ئیتر کەمینەیەکی کەمن بەڵام ئەوان بەقوترنە ڕووی ئیداری و دەسەڵات هاوڕێم بێمە سەر دوایین شت کەیسی زەکەریای بەڵام دەبێ ئەو مقەدیمەیە بڵێم هەمومان دەزانین زەکەریا هونەرمەندێکی گەورەی کوردە و هونەرەکەی تەحەولێکی کرد بە تایبەتی یعنی لە 2001 باسییان دەکرد ینی گەشت ئەو ئاستەی لە دوبەی و ئەوانەش زۆر لێ دەدرا و لە ئێران و ڕەنگی قەفزەیەک بوو ئاوشی بەڵام پارتی زوو خوێنکاندی فاسدی کرد و دای بڕی لەو هونەرەی کە دەکرا بە هونەر خزمەتەکی گەورە کۆ بە خۆش شتێدا هەیە و مستاهلی خۆشی بووی کە بە جوانی بە هونەرمەندێکی گەورە نابێت بەرەوەی بەشەکە لە سیستەمی فاسدی کوردستان بە پارەی خەڵکی کوردستان بە زەوی خاچ هەولێریەکان ئەویش بەشەکە لەو پرۆسەیەی کە کردیتی زەکەریا دوای ئەوە تووشی زەواج بوو لەگە کچێکی سەرباز هەورانی سەرباز هەورانی یەکێک لە کەنزە گەنجینەکانی نێچیروان بارزانیە هەموو نهێنیەکانی دەزانیت
چەندین ساڵ لەمەوبەر هەژنۆ ساڵ لەمەوبەر دەبوو تقریبەن ڕۆژێک مەسرور بانجی سەربازەکە پێی ئەڵێ وەرە عەقدی نەفتەکان و اقتصادیەوەم پێ بڵێ پێی ناڵێ بەهەرحاڵ پێی دەڵێت ئیلە الئەبەد لەناو پارتێت و جێت نابتەوە و فعلەن ژوەی لێکردێت تا ئێستا من نازانم چکۆ شتانە تو دێمانەوە نییە خۆ دەیکوژیان ئەوە دەبێنێ ئاژدەن و بەڵام ئەوە 7 ساڵە مەسرور بارزانی دەسە قسەی خۆیتی و لە کۆنگرە دەری کرد ئەو دکتۆر نووری هەمووتان دەزانن ڕێینەدا هەڵبژێردرێ بتە کێشە و بڕەبڕە تەنجی اقتصادی پێ هەڵچینیە و زەکەریەش بەشێک لەو پرۆسەیە بووە لەبەر ئەوێ اقتصادەکەی هەم ئینێچیرە هەم ئی سەرباسەورامی هەموو مشتەرەکن یەک گروپن یەک تیمن لەو ڕوانگەوە زەکەریا چەند ساڵێک لەمەوبەریش ئەو کێشەی لێسەر هەڵدا کە عەزری کە لە بۆنیە سەفەر بکە لە بۆنی ینی کەتن دەدرێتە دادگا و دوای ئەوە چارەسەریان کردیان هێبنیان کردەوە سەر لە نوێ ئێستا لەو میدیای کوردی لە چەند ڕۆژی ڕابردوو هاتیتەوە باس بەڵام ئەوی بە ئێمە زاندرایە لە تەک ئەو مۆزوع مەسرور بە بەردەوام بە وەزاناریتان بە پێزانیارانە ئێمە هەتا ئێستاکە لە کۆسرەت و لە فازل میرانیش مەسەلەی دا و دەرمان و ئەو شتانە وەردەگیرێتەوە بڕە هەمووی کۆنتڕۆڵ دەکە بەخۆی دەیکە ئەوەش نییە بڵێ وەڵای دەیداتەوە حکوومەت نانا بەخۆیان سەربەرشتی دەکەن ئەگە بیداتەوە حکوومەت ئیشیشی زۆر باش دەکە مەسەن لە پارەکەی لە خەڵک سەرف کە بەس نان و خۆی لۆبراکانیتی بەهەرحاڵ ئەوەی چێک لەو سەبەبانەیە کە زەکەریا ماوەیەکی زۆرە داتە پیە و دابڕایە و لە هەموو شتێک بەڵام خەبەرش کەس بە پێی ئەو زانیاریانەی بۆ ئێمە هاتیە لە ناو سەرۆکایەتی هەرێم کە ڕاوێژکار یان ئەوەتە بەرپرسی ڕاگەیاندنی نێچیروان بارزانی سامی ئەرگوشی بارودۆخی تەندروستی باش نییە گومان دەکرێت ژەهری درابتێ بۆیە ئەوە لۆ نێچیریش خەتەرە بە دوات چوون دەکرێت کرایە لە چەند مانجی ڕابردووە و تا ئێستاش بەردەوامە بۆ خۆت دەزانی دەرکەوتیە شتی درایتی کە تووشی ئەو حاڵەتەی کرد نازانم ژەهرات چیە چنیە بەس ئیتر بە دوات چوون دەکرێت لەوانەی لە مەتعەم بوونە لە خواردنیان لەوەی چای دەدەنێ لە پاسە دەرکەوتی یەکێک لە خانەوادەی باوا بڵێن لە فامیلی باوا بڵێن فامیلی سامی دەستی تێدا هەیە وە زیندان کرایە ئەوە لینچی هەبووە لەگەر زەکەریای کۆن ئیتر بە دواتچوونەکە لەسا هەندەیە ئەوەی ئێمە زانیتمان و بە ئێمە ڕاگەیەندرا بەس خواوڕیان خۆ من ناتوانم نە ڤیدیۆتان نۆبینم نە ئەترافات نە بە دواتچوونەکان بۆ خۆتان دەزان لەژێر ئەو سیستەم بەڵام ئەوەیە یەکێک لە فامیلی سامی ئەرگوشی کە گومان دەکرێت دەوری هەبی لەسەر خراپبوونی بارودۆخی تەندروستی سامی ئەرگوشی لینکێک لە لینکی هەیە لەگەڵ زەکەریاوە بە پێی زانیاری بە ئێمە درایە کە لەگە زەکەریەش بە دواتچوون کە و شتەکە کۆتایی نەهاتێ مە نازانیت بەرەو چێ دەڕوا چێ ناڕوا بەریئە متهەمە بەڕاستی ئەوە بە دواتچوون دەکرێت بەس ئەو سەرچاوی بە ئێمە گوت ئێمە تا حەدێک سقی تەواومان پێ و ئەوە هۆکارێک لە هۆکارەکانیتی ئەو جارەی یعنی ئەوەشی هاتە سەرێ کە بۆیە مەسەلەی سەفەر و ئەوانە وە زەکەریە باوی بە پێی زانیاری ئێمە دەیەوێتە دەرەوە بێزار بوونا تەنجیان پێ هەڵچندرایە نەکرد ئەو زۆربەی دەوڵەمەندەکانی هەولێری و دەهۆچی و ئەوانە یعنی ئەو گروپەی لەگە نێچیر نزیکە تەنجی پێ هەڵچندرا ئەو شەشێک لەو تیمەی نێچیر وانێ و تابەتێک گوتمان سەرباز هەورامی هاوڕیان ئەو بوو هەرویستم ئاگادار بکەن ئێمە زانیاریمان پێدەگا و زانیاریانە بە ئەمانەتەوە مەسەلەکە ویژدانیە بەڵام ئێمە سوید نین زۆر کەس بە ئێمە دەڵێ ئەوروپا نین دەچی ئەوانیان لە نێت دەدەی لە کۆمپیوتەر دەدەی هەموو زانیاری دێتە دەرێ ئەو خانەی من بە چەند کرایە ساڵی چەند دروست بۆ چەند سیارەم هەیە چیچنی ئەوە نییە لە کوردستان بە خۆ دەزانی بە ڕۆژانە بە 100 ملیۆن دلار دەدەزرێ و وەچی بوخاریش دەتوێتەوە کەس نازانی دزەکە چییە ئەبریش دەبیت ئەوە 30 ساڵە وایە بۆ یان کەس دەستی ناگاتە ئەوراقەکان کەس ناتوانانی چێ سەردەستی تیرۆر کرد هیچ بەڵگەنیە بەزەم مازای مەسرورە چێ کاوەی تیرۆر کرد هەمومان دەزانی مەحموود سەنگاری و هیچ بەڵگەش نییە بەڵام چێ سۆرانی ویدادی تیرۆر کرد پارتی بەڵام هیچ بەڵگەش نییە کاتە چۆش